لکاتێکدا کە ئەبینن ئێستا لە هەرێمی کوردستاندا ئێمە ڕوبەڕووی دوو جۆر تیروری لە ناوبردننی دارودەرەق بوون یەکێک دەستێکی دەرەکی هەروە دەستێکی نێودەوڵەتی ئەبینن کە وڵاتانی دراوسێت چه ئیران بیتن یاخود بە تایبەتتریش تورکیا بیتن ڕێژەیەکی ئیجگار زۆر دارودەرەختەکانی هەرێمی کوردستان لە ناو دەباتن کە ئەمەش کاریگەری لەسەر ژینگی هەرێمی کوردستان دەبیتن هەروەها بێجگە لەوەش کە کاتێکدا کە ئەبینن ئێستا نەمام ئەچێنن نەمامەکان زۆر لە قەبارەیان بچکە بەڵام ئەبینی کە ڕێژەیەکی ئیجگار زۆر نەمام و دارودەرەختێکی 200 ساڵی وا لە ئەنجامی نەدان و یاخود تاخیربوونی سوتەمەنی بوویتە هۆی لە ناوبردننی ڕێژەکە ئیجگار زۆر دارودەرەخدا بۆیە ئەوە کە بۆ ئێمە چاڵەوانەکان گرنگە پاراستنی ئەو نەمامە 200 ساڵیە لەوە کە ئێمە بتوانین نەمامێک بچێنین کە هێشتا تەمەنەکەی زۆر بچکە بۆیە پێویستە هەنگاوەکانی پێدانی سوتەمەنی خێراتر و باشتر بکرێتن چونکە ئەبیتە هۆی لە ناوبردننی ڕێژەیەکی ئیجگار زۆر دارودەرەخت. لە ماوەی ساڵی 2022 ڕووداوی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دارستانەکان دیارە تۆمار کراوە بەپێی ئەو خەملاندنەی کە لە بەڕێوەبەرایەتیمان کراوە 456 دۆنم لە پوش و پاوان دووچاری سووتان هاتوون. بەڵێ حتمان لە سنووری بابلێن ئەو سنووری بابلێن سنووری برادۆست و سنووری باڵەکایەتی ئەوانیش بەهۆی ئەو تۆپبارانانە ڕێژەیەکی زۆر لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە دیارە دووچاری سووتان هاتوون بەڵام بە شێوەیەکی گشتی 182 ڕووداومان هەبوویە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران کە سنووری هەر 5 قەزای بابلێن سۆران و ڕەواندز و چۆمان و مێرگە سۆر و سیدەکان لە خۆ دەگری. خۆی ناکرێت تۆ ئەگەر تۆ باران هەبوو یاخود بۆمباران هەبوو ناکرێت تۆ کارمەندی بەرگری شارستانی بنێری لە بۆ ئەو شوێنەی کە مەترسی با بڵێن بکەویتە سەر ژیانیان لەو حاڵەتانەدا کە وەزعەکە هێور ببیتەوە ئیتر کارمەندی بەرگری شارستانی متابعەیەکە تاوەکو لێ خۆی لێ نزیک بکاتەوە ئاگرەکە بکوژێنیتەوە. لەبەر ئەوەی کە بوویتە هۆی ناوچوونی دارستانەکان بە تایبەت و لەبەر ئەوەی کە ئەو سنوورە بوو ئێمە وەکو پۆلیسی دارستان و ژینگەی سۆران بە تایبەت قەدەغەیە ناتوانین بچین بۆ ئەو شوێنانە خۆی بوویتە هۆی ئەوە کە زووتر نەتانی کۆنتڕۆل ئەو شوێنانە بکەین.